بەڵێ لەم تەوەردا باز لە تووڕەبوون و هەڵچوونەکەین هەروەها کە ئەو گەڕانکاریانی کە لە دەرونی تاک دەکات بەهۆی تووڕەبوون و هەڵچوونەوە دەرئەنجامەکانی چین ئایا کە ئەو کەسانی کە تەفسیر و لەگدانەوەی هەڵە بەرامبەر بە کەسانی بەرامبەر دەکەن لە ڕێگەی تووڕەبوون و هەڵچوونەوە دوایەوە پەشیمانی لێکێتەوە بۆ گفتوگۆ زیاتر بە میوانداری پرۆفیسۆر دکتۆر نزار حەمە ئەمین پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان بەخێر بێیت. سپاس بۆ ئامادەبوون. دەوترێت ڕەشەبای تووڕەبوون چرای عەقڵە بژێنێتەوە کاتە خۆی تووڕەبوون و هەڵچوون چییە؟ بەڵێ من هاتووم خوێنەوەیەکی دەرونی بۆ تووڕەبوونەکەم اینجا لەبەرەوە ئەگەر شی بکەینەوە یعنی خەڵک بۆ تووڕە ئەبێ ئەگەڕێتەوە سەر خەڵکەکە خۆی تەمان خەڵکمان هەیە کە خوا دروستیەکە کە ناو دنیاوە وردە وردەیتر گەورە ئەبێ تۆزێ تووڕەبوونی تیا هەیە و تر وردە وردە ئەوە گەورەتر ئەبێ و لێ دێڕەکەوێ و لە هەڵسوکەوتی ڕۆژانەی شادەرەکەوێ هەشە ئەمەی تایە ئەمەشی تیانەبێ بەڵام لە ژینگەیەک پەروەردە ئەبێ لە ماڵەکەی خۆیە ژینگەکە ژینگەیەکی تووڕەبوونە یعنی ژینگەیەکی با بڵێن ئاشتی خوازانە نییە لە ماڵەوە یعنی کە چاویە کاتۆ دایک و باوک شەڕەکەن باوک و کوڕ شەڕەکەن ئیتر شێوازی مامەلەکردن لە بینی خەڵکە شێوازێکی ئاشتی خوازانە نییە تووڕەبوونە طبعا اینجا دوایی چاویە کاتەوە چێتە ناو کۆڵان و دەوروبەری خۆیان لەوێش ئەمێنێتەوە سەر ئەوەی لەکوێ گەورە ئەبێ لەکوێ پەروەردە ئەبێ بەعزێک گەڕەک هەیە هەر کەلتورەکەی وایە ینی شەڕانگێزی تیا هەیە یعنی ئێمە لە سێمانیەتە بیرمان وەختی خۆی شەڕەگەڕەکە بوو کەسێک بۆ گەڕەکە بڕۆشتایە مناڵانی گەڕک تێی بەرەبوون و لیان ئاو پاڵانی گەڕ یا بەعکسەوە مناڵانی ئەم گەڕەکە چون شەڕە لەگەڵ مناڵانی ئەو گەڕەکەی تدا کرد کەواتە تووڕەبوون و شەڕانگێزی کەلتورە لەناو کەلتورەکانە ئیتر اینجا دیسان گەورەترە بێ چێتە مەکتەبەوە ئەو شوێنەی کە تایە خوێنێ هەنێ خوێنگا هەیە کە بڵێن زیاتر لەسەر مامەلەی بڵێن ئینسانان مرۆڤ دۆستیانە هەیە و هەشە نەخێر هە لە ناو کەلتوری خوێندنگاکە خوێنکارەکان گروپن ئیتر تووڕەبوونی تایە لێدانی تایە یا چێتە بواری ئیش هەمومان ئەزانین هەنێک شوێن هەیە هەنێک جێگە هەیە ئەو کەسانەی کە ئیشی تیاکەن هەر شێوازی مامەڵەکردن لە بینیانە شێوازێکی تووڕەبوونە ینی مەسەن وەستایەک بە شاگردەکەی ئەڵێ بڕۆ فلان شتم بۆ بێنە ناڵێ تکایە بڕۆ فلان شتم بۆ بێنە یەکسەر یەک جنێوی پێیا و اینجا ئەڵێ بڕۆ ئەو شتم بۆ بێنە لەبەرەوە کەلتورەکە دەور ئەبینێ ئەوەمان لەبیر نەچێ اینجا وردەوردە کابێ بە مرۆڤێکی کامڵ شتی تر دەرەکەوێ بۆ نمونە ئەو کەسانەی کە شڵەژانی کەسێتیان هەیە کە پێڵێن اضطراب شخصیە بە ئینگلیزی پێڵێن پێرسۆناڵیتی دیسۆردەر ئەمە ئەو جۆرە خەڵکانن کە هەر بە تەبیعەت بەرەوەی کەسێتەکان وایە تووڕە ئەبن زوو زوو اینجا طبیعی شتی کێش دەورە ئەبینێ لێرە ینی بۆ نمونە خەڵک بۆ تووڕە ئەبێ با بڵێن ئەگەر ئاواژ نەڵێنێ هەر بەگشتی خەڵک بەگشتی بۆچی تووڕە بێ تۆ کە شتێکت بوێ یا شتێکت لە خەیاڵا بێ یا تەمەنای شتێک بکەی و ئیشی بۆ بکەیت و بۆت نەڕەخسێ تووڕە ئەبی ئەمێنێتەوە چۆن دەری ئەبڕی ئەو تووڕەبوونە ئەگەر ئەو دەقەیە دەری ببڕی وەکو دوو لە جەنابەت و بینەران وەکو مناڵێکی ساوا کە مەسەڵەن شتێکی ئەو دەقەیە شیری ئەوێ کە شیرەکەت نایە ترێکا بە گریان و قیژەقیژ و ئەم نەوەشتانە ئەگەر تۆ کەسێتێکت لەو نەوە بێ کە پێڵێن ئیمماچور یعنی ناکامڵ کەسێتی بێگومان کە داوای شتێکەکەی و بۆ نابێت بە دوای شتێکە ئەڕۆیت و بۆت نابێت تووڕابین نمونە هەیە مەسەڵەن کابراچێ بۆ دائیرەیەک ئیشێکی هەیە لێ مۆزەفەکە پێڵێ 2 دقەیتر ئەی کا بە هاتو هاوار کا بە قیژەقیژ یان بەعکسەوە کابراکێت ئیشێکی لای مۆزەفەکە بێ و ئیجازەی وەرگرتووە وەختی نییە و ئێوێ زوو ئیشەکەی بۆ ڕایکن و بڕۆن مۆزەفەکە لی تووڕابێ ینی لەبەرەوەی ئەو تەحملی ناکە کەواتە کامڵی کەسێتی و هەروەها شێوازی مامەڵەکردن لە بینی خەڵکا دەورە بینێ بۆ بەڵێ دکتۆر بە تایبەت لە شەرقدا ئێمەمانان تووڕەبوون زۆرە لەسەر بەسیترین شت یەکسەر ڕیاکشن و فیدباکمانە بێ بۆ ئەو شتە و ئەمانەوێت بە خێرایی بەدەست بێن ئەتوانین بڵێن ئەمە بۆچی ئەگەڕێتەوە هەروە تووڕەبوون بۆتە بەشێک لە ژیانی تاک نابێ بڵێ بەگشتی لە شەرقدا چونکە ئەگەر با سەیری غەرب بکەین
ئەگەر غەرب تۆ بڵێ بەریتانیا خەڵکێکن بە تەبیعەت سارد و تووڕە نابن و حتا ئەگەر بیانەوە تووڕەش ببن بە شێوازێک دەری ئەبڕن یعنی تیرەکەتی ئەوەشێنن بەڵام بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک تێرەوەشێن بەڵام ڕۆ بۆ ئەمریکا وانە لە ئەمریکا لە ئێمە تووڕەترن لە بازشتا ئەوە ڕۆژانە ئەیبینین هەڵسوکەوتی خەڵک چۆنە یعنی بڵێن هەڵسوکەوتی دەسەڵات لەگەڵ خەڵکە خەڵک لەگەڵ دەسەڵاتە خەڵک لە ناو خۆیانە لەبەرەوە کەلتور دەورەبینەوە کوتم بەڵام لای ئێمەش ئەگەڕێتەوە بۆ شتانەی کە باسم کرد یعنی کەلتور زۆر دەورەبینە کەلتوری شەرقیش ئەوەی تیا هەیە چونکە عاتیفەی زۆرتیا هەیە با بڵێن هەڵچوونی زۆرتیا هەیە بۆیە بێ بەهۆی ئەبیرمان نەچێ جەوەکەش دەورەبینێ زۆر یعنی ئەبینی تۆ لەسەر جادە ئەگەر دوو سیارە نزیکێک ببنەوە ینی کێشەیەک دروست بێ لە بینیانە ئەگەر هاوین بێدا بەزن تێر لە یەکتریان دوای ئەوەی تەوان تێر جنێو بە یەکتریان و هەڕەشەکەن و دوای ڕەنگە لە یەکتریش بن بەڵام ڕەنگە لە بەهاراوانە بێ ڕەنگە لە زستانە کەمتر بێ جەوەکەش دەورە بینێ لەو شتا بەڵێ واتە گۆڕینی ژینگە هۆکاردە ئەندرێ ئەی کۆمەڵگە خۆی بە هۆکاردە ئەندرێ بۆی ئەم کەسە بەم جۆرە تووڕەبوون و هەڵچوون هەبێ بەرامبەر بە هەر شتێک بێ بەڵێ کۆمەڵگە بە چییە ڕاگوزەریە ئێستا سەیری خەڵکە بەگشتی یعنی ئەمە نەبێ بە خوێندنەوەیکی سیاسی بۆ نەکرێن بەس خوێندنەوەیکی دەرونی بۆەکەم توانم بڵێم لە سەدا هەشتای خەڵک ئیسە ناڕازیە لە وەزە ئیتر ناڕازیە لە هەر شتێک ناڕازیە لە ئەو کەسەی کە بەڕێوەی ئەبا ناڕازیە لەو سیستەمەی کە بەڕێوەی ئەبا ناڕازیە لە کۆرۆنا ناڕازیە لە ڤاکسین ناڕازیە لە زۆر شت لەبەرەوە دایم پڕە ئەو کەسە دایم پڕە چی ئەمێنێ بەس پەلەپیتکەکەی ئەمێنێ کە لێ بێ و بتەقێتەوە بۆیە ئەبینی لای ئێمە لە کۆمەڵگەی ئێمە چونکە خەڵک دایم پڕ و ناڕازی و یەک شتیکەیشمان لەبیر نەچێ کەلتوری ئێمە بەتایبەتی و کەسانەی کە کاریان هەیە چەنەسە خەڵکێکی زۆر بێکارن بەداخەوە تەمان بێکاریش یەکێکە لە هۆکاری تووڕەبوون و شەڕانگێزی بەڵام ئەوانەی کە ئیشیش ئەکەن بە سلوکەت ئیش ناکەن بە جوانی ئیش ناکەن ینی هەموو کەسێک ئەبێ کە چووە ئیشەکەیەوە بۆیە مەسەرن تویانە تۆ 5 ڕۆژی شەکەیت و 2 ڕۆژی استراحەتەکەی یا 6 ڕۆژی شەکەی و ڕۆژێکی استراحەتەکەی بەڵام خەڵکی تر هەیە بەردەوام ئیشەکە کە بەردەوام ئیشە کرد پێگومان سترس زۆرە بێ کە سترسیش زۆر بوو ئیتر تەحملت نامێنێ بۆیە کە شتێکی زۆر ئاسایی ڕۆدا یەکسەر تۆ ئەتەقیتەوە ئەبێ بەهۆی هەڵچوون و تووڕە کاتە ئەتوانین بگەینە ئەو ئاستەی کە بڵین شکست کلیلی تووڕەبوونە لە ئەنجامی تووڕەبوونەوە ئێمە شکست ئەهێنین بەرامبەر ئامانجەکانمانە هەر ئامانجێکمانە بیپیکێ ئەوە هیچ گومانی تیانە هەر هیچ گومانی تیانە بە دلیلی ئەوەی چییە ینی مەسەن کە لە ئەنجامی تووڕەبوون تەمان نەتیجەی خراپی لێکەوێتەوە ئەنجامی زۆر خراپی لێکەوێتەوە بەرامبەر بە خۆت یا بەرامبەر بۆ کەسێک کە لێ تووڕابیت و ئەنجامە خراپەکەش بەسەر خۆ تاشکێتەوە ئیتر دوایی ئەبێنێتەوە سەر کەسێتێکت ئەگەر کەسێتێکت کەسێتەیەکی باش بێ تەمان پەشیمانە بیتەوە کە پەشیمان بوویتەوە بێت تەنازولات بکەی کە تەنازولت کرد تەمان ئەدۆڕێنی بەڵام چۆنە بێ ئەم دۆڕانە لەوە باشرەکە ئەگەر تۆ تەنازولی بۆ نەکەی بۆ کابرای بەرامبەرەکەت بەڵام بعضێک کەس هەیە وەکو باسم کرد بعضێک کەس هەیە بە تەبیعەت کەسێتەکەی وایە بە تایبەتی کەسێتێک هەیە پێڵەن کەسێتێکی سایکۆپاتی یان سۆسیۆپاتی یعنی دژە کۆمەڵایەتی ئەم نوع کەسانە هەر بە تەبیعەت تووڕەن شەڕەکەن ئەومان لەبیر نەچێ بعضە کەس هەیە بە تەبیعەت تەحملی نییە یعنی پێڵەن ئیمپەڵسڤ بەعەرەبی پێڵەن ئیندیفاعی یعنی یەکسەر هجوومەکە هێرش ئەبا ئەمە تەبان ئەم نوع خەڵکانە پەشیمان نابنەوە لە ئەنجامی پەشیمان نەبوونەوەکەیان کێشەکانیان گەورەتر ئەبێ ڕۆژ بە ڕۆژ لەبەرەوە لەکوێیان دۆزیتەوە لە زیندانیان دۆزیتەوە لە تەوقیفیان دۆزیتەوە لە مەرکەزی شورتایان دۆزیتەوە لەبەرەوەی بەردەوام کێشە دروستەکەن بەڵێ کات ئەم دیاردانەی کە لە چەند مای ڕابردوودا لە مای هەفتەی ڕابردوودا لە مای هەفتەدا 7 ڕووداوی کوشتنی لێکەوتەوە یاخود لە بەپێی ئامارەکانی ئەمساڵ 25 کەس ڕووداوی کوشتن هەبووە لە ئەمساڵدا کات ئەمانە ئەتوانین بە هۆکاردا بنێن بەهۆی تووڕەبوون و هەڵچوونەوە ئەم کەسە بگاتە ئەو حەدەی کە ڕووداوی نەخوازرایی لێ بکێتەوە یەکشت هەیە بە باسی کەم لێرە باسم نەکرد بە زۆر گرنگە هەموو کەسێک بیزانێ ئەگەر تێبینیتان کردبێ زۆربەی زۆری ڕووداوەکان لەلایەن کەسی گەنجە کراوە ینی تەمەنیان گەورە نەبووە زۆر ئەومان لەبیر نەچێ ئێستا بووە بە دیاردە جاران ئەمانوت حاڵات هەیە تاک بەسە بووە بە دیاردەی بەکارهێنانی ماددە هۆشبەرەکان ئیتر هەرچی مادەیەک بێت
طبعا حتى جگەرە و قاوەش ئەگەر ئینسان ئالوودەی بوو بە ئەو نوع مادانە حساب بکرێ زائیدەن ئەو مادانەی کە ئیسە بڵاوەک و کریستاڵ و شیشە و هیرۆوین و ئەسان سەر خەڵک مۆدەی هەرەوەنیش نەماوە بێزی نایە هیرۆین بەکاربێنێت چۆتە سەر شتە تازەکان کۆکاین و ئەم شتانە ئەم احتیمالێک هەیە احتیمالێکی بچووک طبعا زۆر گەورە نییە ئەو کەسانەی کە ئاواکەن ڕەنگە لەژێر کاریگەری دەرمانێکا بن یان دەرمانیان بەکارهێنابێ و دەستیان نەکەوێت کە پێڵێن ئاراض ئینسیحابی بە ئینگلیزی بە عەرەبی withdrawal symptoms بە ئینگلیزی پێڵێن ئەگەر دەستیان نەکەوێت مادەکە ئەبینی هەڵەچێ بۆیە زۆر گرنگە تاک مرۆڤ هەر کەسێک لە ئێمە لەسەر جادە ئەگەر زەلامێکمان بینی بەو نوعا ڕەفتاریە کرد ئێمەش وەکو ئەو ڕەفتار نەکەین یعنی استفزازی نەکەین بەعکسەوە ئەبێ هەوڵ بدەین احتیوای بکەین قسەی لەگەڵا بکەین بۆ ئەوەی ئەمەش توش نەبین بەڵێ بەگشتی یەک شتی کەش هەیە لە بیرمان نەچێت چاولێکەری هەیە لە ناو کۆمەلگا ئەو کۆمەلگەیە کە یەک دوو حاڵەتی تیا دروستە بێ بوو بە سییان و بوو بە چوار ئیتر چاولێکەری لەکرێ یەک شتی کەش هەیە زۆر گرنگە باسیکەین زەبط و ڕەبط کاتێک کە زەبط و ڕەبط نەبوو کاتێک کە ئەو کەسەی کارێکی خراپ ئەنجام ئەدا ئیتر لە ئەنجامی تووڕەبوون بێ لە ژێر تەسیری دەرمان بێ لە ژێر تەسیری مەشروب بێ یعنی کوحول و ئەم نەوەشتانە یان بڵێن پشتی بە یەکێک قایم بێ کە ئیشەکە ئەکا و دواییش بۆی ئەچێتە سەر و حساب و کتابی لەگەڵ ناکرێ یان وەکو ئەڵێن بە تعبیری شعبی خۆمان دیزە بە دەرخۆنە ئەکرێ تەمان خەڵکی تریژی تر سڵ ناکاتەوە کە مووقفێکی وا دروست بوو ئەویش ئەیکات شتەکە چکاڵە منیش لی دەرەچم دەبا میشە بکەم قەیناکە بۆیە زۆر زۆر گرنگە خەڵک کۆمەلگە بەگشتی لەوە تێبگا ئەم گەنجانە کە هەڵ ئەچن هەوڵ بدەی ئەوەنەی تر استفزازی نەکەی ئەوەنەی تر تووڕێی نەکەی چونکە ئەو گەنج زۆر گوێ ناداتە ئەنجامی ئیشەکانی کە ئەیکا وەکو من نییە لە تەمەنی من پێشەوەی لە یەکێک تووڕە بووم حسابی ئەوەکەم ئەو کەسە چی ئەکا بەرامبەرم ئەو شتێک کە ئەیکا ئایا کەسێتێکەکەم ئەڕوشێنێ ئایا عزیێتی جەستەم چکە من بەخەدەر ئەو نیم ئەو هێزەی ئەو منتیانەماوە ئەوە زۆر زۆر گرنگە باسی بکەیت شتێک هەیە زۆر گرنگە لە سلێمانی بە تایبەتی چکە ئێمە بەگشتی زیاتر قسەی سلێمانی ئەەکەین شتێکەیە لە ناو سلێمانیە ئەویش حیا پێڵن حیا یعنی تۆ هەستەکەی تا تەمە چەندێک تەمەنت هەیە حیا کۆکەیتەوە لە مووقفێکی وە هەمووی ئەدۆڕێنی و هەمووی هەڵە ڕێژی لەبەرەوە تۆ کەسە چۆن پەروەردەکراوە وا پەروەردەکراوە کە حیا دەور ئەبینێ کە ڕێگرە وەکو ئەنزیباتێک وایە ڕێگەی نادا هەڵە بکە و لە خەڵک تووڕە بێ یان گوێناتەشت و چۆن ئەماڵێن بێعار ئەڵێ بێعار کاتە ئەتوانی بڵێن تووڕەبوون و هەڵچوونەوە هاوسەنگێکدا ئەندرە بەتایبەت لە ڕووی دەرونیەوە کە ئێمە قسەی لەسەرەکەین هاوسەنگی لە ناوان عەقڵ و دەرونی ئەم کەسە بەڵێ خۆی هەردووکیان یعنی تووڕەبوون و هەڵچوون تقریبا نزیکن لە یەکتری یەک ئیحساسن بەڵام ئیتر ئەمێنێتەوە مرۆڤ بەرامبەر بەوە چەندێک ئینزیباتی هەیە شوێنێک هەیە لە ناو مێشکی ئێمە پێڵێن کۆرتێکس بەرزترین جێگەیە لە ناو مێشکی ئێمە پێشۆی بگەیتە پەردەکانی مێشک و پێشۆی بگەیتە ئەم کەلەی سەرەی ئێمە ئێسقانەکە ئەوە پێڵێن کۆنتترۆلی خۆمان وەتەمان فرۆیدیش باسی سوپەر ئیگۆی کردووە ئەوە گەبنوانە شیکارێکی دەرونی بۆ بکەین ئەو شوێنانە ڕێگرن لەوەی کە تۆ هەڵە بکەی لەوەی کە تووڕەبی هەڵبچی لە شوێنێکی خراپە تووڕەبی ئەم هەشتانە طبیعی تووڕیش بازجار بۆ ئینسان ضروریە چونکە بەتاڵە بیتەوە یعنی ئەگەر تۆ هەر هەموو شتێک هەڵگری لە دڵی خۆتا ئەوە باش نییە اینجا ئەو ڕێگەت لێ ئەگرێ بۆ ئەوەی ئەوە بکەیت ئەگەر ئەوە نەما لەبەر هەر هۆکارێک بێت نەخۆشی بێت زەرێک بە مێشک گەیشت بێ ئۆکوتم پەروەردە بێت لەو حاڵەتە تووڕەبوونەکە دەرەکەوێت ڕەنگە تۆی سێ من بڵێ ئەی چی بکەین بۆ ئەوەی تووڕە نەبین یا ئەگەر تووڕە بووین ئاوانەکەین کۆمەڵێک تەمرین هەیە تەمرینی دەرونی هەیە ڕاهێنانی دەرونی پیاڵێن هەروەها هەر وەرزش ئێمە ئێستا نەخۆشەکان کێنە لامان بۆ کلینەکەکانمانیان بۆ خەستەخانە بە هەمویان ئەڵێن وەرزش بکە ینی ژنی وا هەیە عمری 65 ساڵەیە بۆ لامان ئەڵێن باجیگەن تۆ ڕۆژی نی ساعت یا ساعتی وەرزشکە گاڵتەی لێە پێکەنی نییە طبعا حقەتی پێکەنینی کەس ئەمەی پێنەوتۆ یا پێشتر باس نەکراوە ئێستا هەموو توێژینەوە زانستیەکان ئیسپاتیان کردووە کە وەرزش باشترین هۆکارە بۆ ئەوەی ڕێگەت لێ بگرێ لە تووڕەبوون و لە حتا لە نەخۆشە دەرونەکە لە قسەکان تا ئاماژەت بە پەروەردەکە ئەمە بزانم ژینگە و پەروەردە هەردووکیان بە هۆکاری سەرکی ڕاستەخۆدا ئەندرێ بۆی ئەم کەسەکە تووڕەبوون و هەڵبچوونی تیا بەدی بکرێ ئەگەر ئەم قابلەی من لێبێت تۆ جارێکی کە من بۆ دەستم پێ کرد وتم لە پێشە
پێکهاتەی مرۆڤەکە خۆی خوا چۆن دروستیەکە اینجا دوایی چۆن پەروەردە ئەکرێ لە چ ژینگەیەکیش گەورە ئەبێ بەڵێ هۆکاری سەرکیدا ئەندرێ لە بەرامبەر ئەو کەسە بەڵێ بۆیە بینی ئەو کەسانەی کە لە ژینگەیەکە پەروەردەکرێن شەڕانگێزی تیا هەیە بێگومان ئەو کەسە تونند و تیژی تیاابێ ئەو کۆمەلگای تونند و تیژی تیاابێ و ئەو کەسانەی کە لەوێ پەروەردە بن لە ناخیانە ئەبێت ئەم تونند و تویجی و شەڕانگێزی و تووڕەبوون و هەڵچوونیشە بەڵێ لە ئێستادا ئەتوانین بڵین تووڕەبوون و هەڵچوون بەپێی یاساییان لە ڕێژەی ئاسایی دەرچۆ و لە هەڵکشاندایە ئەتوانین بڵین لە ئێستا بەستەنها کەسانی مردوو ینی تووڕە نابن یا ئەو کەسانی کە بیرکۆڵن لە کاتە برسییان بێن تونی بێ ئەو کاتە ئەم فیدباکیانە بێت جارێک کەسانی بیرکۆڵ زۆر تووڕابن چونکە کۆنتترۆلیان نییە لەبەرەوە بیرکۆڵ تووڕە ئەبێت بەس بینەوە سەر جەنابەت باسی یاسات کرد من یاسایی نیم بەڵام پێش تۆزێ باسم کرد وتم ئەو کۆمەلگەی کە زەبت و ڕەبتی تیا هەبێ ناڵێم زەبت و ڕەبتێکی وەکو زمانی دیکتاتۆریەت و هەر کەسێک دەمی کردەوە بکێشی بە دەمیە ئەوە باس ناکەم ئازادی زۆر گرنگە بەڵام کە ئازادی بێسنوور بوو و زۆر ڕەها بوو ئیتر کەس حسابی بۆ کەس نەکرد و کەس حسابی بۆ ئەنجامی کردەوەکانی نەکرد بێگومان ئەو کۆمەلگەیە تووڕەبوون ئەبێ بە بەشێک لەوە چونکەش حساب کتابی لەگەڵ ناکرێت بەڵام ئەگەر لە کۆمەلگەیەکە ژیان کە مرۆڤ زانی تۆ ئەوەنە ئازادی هەتا ئازادیەکەت بۆ خۆتە بەڵام کەی تۆ ئەم ئازادی تۆ بوو بە هۆکارێک کە ڕێگە بگری لە ئازادی دەوروبەری خۆت و لێیان تووڕەبیت و غەدریان لێ بکەیت و زەرریان پێ بگەین تو پیانە هەڵشاخێت و پیانە هەڵبچی بێگومان ئەوە ئەبێ محاسبە بکرێت ئەو جۆرە ئازادیە نەبوونی لەبوونی باشتر. دکتۆر بەمە سەرباسی ڕەمەزان لە ئێستادا کە ڕەمەزانە ئایا تووڕەیی بەبەراورد بە پێشتر زیاد دەکات لە نێوان تاکەکان ئەتوانین بڵین بەشێک لە تاکەکان هەروە دەوترێت برسێتی ڕێگەی تووڕەیە ئەمەمان بۆ ڕەنکەیتەوە بەڵێ خۆی برسێتی ڕێگی زۆر شتە یعنی وەختی خۆی لە شۆڕشەکانی سپارتاکۆس برسێتی وای لە کۆیلەکان کرد کە هەستن و شۆڕش بکەن بەرامبەر بە بڵێن ئەو کەسانەی کە زڵمیان لێکردن بەڵام ئەوە معنای ئەوە نییە یعنی تۆ کە بە ڕۆژوو ئەبی نیەتێک هێنی بە ڕۆژووبی ڕۆژانی تر ئەگەر نیو سعات ژەمەکەت تەخیر بێ خواردنەکەت ئەکەی بەهات و هاوار و ڕەنگە جنێو بە دایکیشت بێ چونکە خواردنەکەەوە زوو پێ نەگەشتووە تۆ شتە دەرەوە بەڵام تۆ لە ڕەمەزانە نیەت ئەهێنی ئەڵێ نیەتمە بە ڕۆژوو بم بێگومان نیەتەکە ئەبێ واد لێ بکە کە تۆ تەحملی هەموو شتێک بکەیت اینجا خوای گەورەش نەیوتووە ئێوە بە ڕۆژوو بن و من عەدەم تەعەڕوزێکتان نەدەمێ کە چوونە دەرەوە بە خەڵکە هەڵبشاخن و بڵێ وەڵا لەبەرەوەی من بە ڕۆژوم ئەبێ هەموو شتێک بەدڵی من بێ و ئەگەر شتێک بەدڵی من نەبوو ڕێگەم پێ ئەدرێ چونکە من ئەم عەدەم تەعەڕوزەم هەیە کەوا من بە ڕۆژوم ئەبێت تووڕەبم ئەوە هەڵەیە لەبەرەوە نەموەزەف بۆی هەیە لە مراجع تووڕە بێ نەمراجع بۆی هەیە لە موەزەف تووڕە بێ نەخوێنکار بۆی هەیە بڵێ وەڵاهی من لەبەرەوەی بە ڕۆژوم ناتوانم سعی بکەم ئەگەر ئەمە حاڵەکە تەمەیکە ڕۆژەکە مەگرە باشترە لەبەرەوە بڵێ بەعزێ کەس هەیە کە ڕێژەی شەکر لە خوێنیادا ئەبەزێ بە تایبەتی ئەو کەسانەی کە نەخۆشی شەکریان هەیە و این بەکارهێنن ئەو دەرمانانەی کە شەکرەدا ئەبەزێنێ ئیتر ئەنسۆلین بێ حەبەکانی بەکارهێنانی شەکرە بێ کە دا ئەبەزێ بێگومان تووشی تووڕەبوونە بن بۆیە ئەبینی ئیتر بەرەو کە بڵێ نزیک نیوەڕۆ و دوانیوەڕۆ بێ تووڕەبوونەکەیان زیاترە بەڵام بەگشتی ئێمە باسی خەڵکەکەین باسی ئەو کەسانە ناکەین کە شەکریان هەیە مەفروض نییە ڕەمەزان بکەن بە هۆکارێک یا بە پاساوێک بۆ ئەوەی تووڕە بن لە خەڵکا بەعکسەوە ئەم ئاینە ئاینێکی پیرۆزە خەڵک پەروەردەکە بۆ ئەوەی کۆنتترۆلی خۆی بکە ئەو شوێنەی کە باسم کرد کۆرتێکسەکەی خۆمان ئەوە بەهێزی ئەکا ئاینەکە بۆی بتوانێت کۆنتترۆلی هەڵسوکەوت و شتی خۆی بکە بۆیە نەخێر ئەوە ڕێگە پێدراو نییە کە تۆ تووڕەبی بەڵام هەیە بەڵێ خەڵک تووڕا بێ و بەداخەوە قسەیەکەم یا لەبەر برسێتی یا لەبەر گەرماکەیە بە تایبەتی ئەگەر کارەبا بکوژێتەوە ماشتانە هۆکارە بۆ ئەوی تووڕەبوون بێت. وتەیەکێک لە توێژەرەکانم ئەم شەو خوێندەوە کە باسی لەوە ئەکرد تووڕەبوون یاخود هەڵچوون لە هەڵقوڵاوی هێمنی ئەو کەسەوە لێگەدرێتەوە ئەمە دروستی و قسەیمان بۆ بخەیتە ڕۆ ئەمە دروستە؟
یعنی چۆن مەبەست ینی ئەو کەسەی کە تووڕە ئەبێت ماوەیەک زۆر ینی فیدباکی نابێ بەرامبەر شتێ یانی وەک بە کوردی خۆمان تەحمل ئەکا بەڵام لە کۆتاییە ئەش ڕاکشنی بەرامبەر هەشتەکە ئەبێت و تووڕەیی ئەبێ. بەڵێ من سەرەتا وتم سێژێ لێمەوە ئەو کەسەی کە تووڕەبوونی تیان نەبێ بە هیچ شێوەیەک هەر هیچ تووڕە نەبێ ئەو کەسە ناتوانێت بژی چکە تو هەرەبێ دائیمەن دەربڕینێک دەربڕیت ئێستا مەسەن دۆزراوەتە ئەو کەسانەی کە انفعالەکانیان دەرنابڕن ئیتر بە هەر شێوەیەک بێت ئەو کەسانە زیاتر معڕەزن بۆ ئەوەی تووشی نەخۆشی دەرونی ببن لەوانەی کە دەری ئەبڕن ئیتر شێوازی دەربڕینەکە تەوان مهمە بەڵێ ئەو کەسەی کە ماوەیەکی دوور و درێژ بە هێمنی ئەمێنێتەوە ئەم تووڕەبوونەی کە تایەتی و کە بڵێن هەر کۆی کردوتەوە خۆ ئەبێ وەکو این وایە بڵێن هەتۆ کە هەواکەیتە ناو تۆپێکەوە بۆ یاریکردن ئەگەر هەواکە لە حەدی خۆی زیاتر بوویتەوە تۆپە تەقێ میزەڵانێک بێنەوە فوی تێ بکە لە حەدی خۆی زیاتر فوی تێ بکە ئەتەقێ ئەو مرۆڤش عینەشت ڕاستە خۆی هێمنە بەس بە ناو هێمنە ئەمە ئەحساسی هەیە ئەو شتانەی کە ڕووەدا لە دەوروبەری خۆیان تایە کۆ بێتەوە پەنگە خواتەوە هەتا وەکووتم بە پەلەپیتکەیەکی بچکۆلە ڕەنگە بتەقێتەوە هەمووی دەرببرێت یەکشت هەیە لە بیرمانە چه باسیکەین گرنگە لێرە مادام باسی لایەنە دەرونی ئینەکەکەین شتێک هەیە پێڵێن دیسپلیسمنت یعنی تۆ تووڕەی لە سەرۆکەکەت لە ڕئیسەکەت سەرۆکی ئیشەکەت مەبەستم سەرۆکی دەوڵەت شت نییە تووڕەی لە سەرۆکی ئیشەکەت بەڵام لەبەرەوەی ئەو سەرۆکتە و ئەگەر لی تووڕەبی ینی تووڕەبوون دەرببڕی بەرامبەری یاتی هەڵانە خۆی یا دەرەکرێ یا ماشەکەت کەمەکرێتەوە یا سزا ئەدرێی ناوێری چی بکەیت ناوێری ئەو شتە دەربڕێت چی ئەەکەی ئەچیتەوە یەکی گەبینی بێدەسەڵات فەقیری تر ئەوە ڕەنگە پاق لە فرۆشێک بێ یا برا بچووکەکەت بێ یا دایکت بێ چونکە نازت هەڵەگرێ بە شتێکی زۆر بەسیت چی تووڕەبوونت هەبوو بەرامبەر بەو کەسەی کە تۆ دەسەڵاتت نییە بەرامبەری بەوەی هەڵە ڕێژی ئەوەش هەیە نقطەیە کە ئەبێ ئاگامان لێ بەڵێ دکتۆر لێرەوە دوا ڕێنماییدا پێم بتێ بیگەێنیت وەڵاهی پەیامەکە زۆر گرنگە بۆ دایکان و باوکان کە ینی ئەگەر کێشۆشتیان هەیە لە بەردەم مناڵەکانیان دەری نەبڕن شەڕوشتەکانیان لە بەردەم مناڵەکان نەکەن ئەوە زۆر مهمە خۆشەویستیەکی زۆر دەرببڕن بۆ مناڵەکانیان دایم لە ئامێزیان بگرن دایم خۆشیان بوێن دایم وشەی خۆشەویستی دەربڕن بەرامبەریان خوێندنگاکان بەداخەوە ئێستا خوێندنگاکانمان وەزعی ئەم کۆرۆنەیە تێکی یاوە بەڵام زۆر گرنگە اینجا بە تایبەتی ئەم ئۆنلاین تیچینگە هەستی بەرامبەر بە یەکتری کەمتر کردوێتەوە زۆر گرنگە مامۆستاکانمان جایسە لەخوا بەزار بێ زۆردوی خوێندنگاکان یان توێژەری دەرونیان توێژەری کۆمەڵایەتی تیا هەیە ئەوانە دەور ببینن لە پەروەردەکردنی مناڵەکان و ئیتر خەڵکیش طبعا یەکێک لە شتێک گرنگەکانەوەی التیزام بە تەعالیمی خۆی گەورە و ئیسلام کە یارمەتی دەرە بوو ئەوەی تووڕەبوونەکەت دەرنەبڕی یا ئەگەر دەری ببڕی لە کاتی خۆیان دەربڕی ئەمە بەگشتی شتێک گرنگەکانەوە ئەگەر ئەو کەسەی بەرامبرت تووڕەبوونی نواند هیوادارم تۆش بەرامبەر ئەو هەڵمە شاخێت و تووڕە نەبی چونکە ئیشەکە گەورەترە بێ بەڵام ئەگەر احتیواءت کرد و بە قسەی خۆش بەرامبەری قسەت کرد تۆ ئەیبیتەوە ئەو ئەدۆڕێنێ و دوایی خۆشی پەشیمانیە حاصلەکە. بەڵێ زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر نزار حەمەمین پسپۆڕی نەخۆشە دەرونیەکان سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ ئێوەش دەستان خۆش.